عێراق و هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەی بە بارودۆخێکی سیاسی هەستیاردا گوزەر دەکات، بەڵام لەگەڵ ئەوەشدا لە ئێستادا لە نێو تۆڕە کۆمەڵایەتیەکان و هەندێک لە ماڵپەڕەکان هەواڵی ناڕاست و بەپەلەی نادروست بڵاو دەکرێتەوە. ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە کاریگەری بکاتە سەر دەرونی هاوڵاتیان و شێواندنی کۆمەڵگە بەگشتی. سەرۆکی لقی سلەیمانی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان دەڵێت پێویستە تاچی کورد بە بەرپرسیارەتی و مەمەڵە لەگەڵ ڕوودا و پێشاتەکان بکات. موضوعی فیک و فاکت ڕاستیەکەی فێک درۆکەیە خەڵک و وەرگری کورد زۆر بەدەستیەوە ناڕێنن، یعنی کەوتونێتە ڕۆژێکەوە لە ڕێگەی سوشال میدیاکانەوە نازانی کام زانیاری ڕاستە کام زانیاری دروستە، کام هەواڵە ڕاستە کام هەواڵە دروستە. ئەو کێشەیەکی ئێمە هەمانە لە بینی ڕاست و ناڕاستە، لە بینی فاکت و فیکە ڕاستیەکە ون بووە. بۆیە هەنێک کەناڵ ئەوانە نەبێت کە ڕازگویی خۆیانیان لە دەستنیاوە ما باقی ئەوانی کە ماونەتەوە بەداخەوە لێم هەتا هەواڵێکیان ئەخوێنیتەوە بێت بگەڕی بە دوای سەرچاوەیەکی تراکە هەواڵێکی پشڕاستکە کرد بیتە محکەمەش بە پیاسی کاری ڕۆژنامەوانی هەتانەن لەسەر هەواڵی درۆشت، ینی تەنها مجرد غرامەیەکی مادی پارە و لێوەرئەگیرە ئەمەیە کێشەکانی. تاکی کورد، وەرگری کورد، خوێنەر و بینەر و بیسەری کورد ئەبێت باوەڕ بە هەموو هەواڵەکانی ئەم ڕووی سوشال میدیا و تەنانەت لە هەنێک لە میدیا کلاسیکەکانیش نەکەن. ئەم ڕۆژنامەنووسەش دەڵێت گرنگە هاوڵاتیان هۆشیاریان زیاتر بێت بۆ وەرگرتنی زانیاری، هەروەها زانیاریش تەنها لەو میدیانەوە وەربگرن کە مۆڵەتی وەزارەتی ڕۆشنبیریان هەیە. ئەمە کادانەوەیکی خراپی هەبووە بە پێی توێژینەوەیەک کە لە هەرێمی کوردستان لەلایەن چەند خوێندکارێکەوە ئەنجام درراوە لە 150 هاوڵاتیانی بەشدار پێیان وایە کە ئەمانە کەسی سیاسی یان حیزبی سیاسی لە پشتەوەیە بۆ چاواشەکردنی خەڵک لە ڕێگەی یاسایەکەوە بێ یاخود لە ڕێگەی وشیارکردنەوەی خەڵکی هەرێمی کوردستان کە تەنها پشت ببەستن بە میدیای ڕاستەقینە بە میدیا ڕێگە پێدراوەکان کە لەلایەن وەزارەتی ڕۆشنبیریەوە با بڵێن ڕێگەیان پێدراوە. بۆیە من پێم وایە ئەمە کاریگەری خراپی هەیە لەسەر خەڵک، لەسەر هیوا و ئومێدی خەڵک. لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و بەشێک لە دەستگاکانی ڕاگەیاندن ڕۆژانە چەندین هەواڵی ناڕاست و نادروست بڵاو دەبێتەوە. ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە کاریگەری بکاتە سەر دەرونی هاوڵاتیان و شێواندنی کۆمەڵگە بەگشتی. بۆ مەبەستە ڕۆژنامەنووسان داوا دەکەن کە یاسایەکی تایبەت دەربکرێت بۆ سزادانی ئەو دەستگا و میدیانەی کە ئەو کارە دەکەن بە جۆرێک جارێکی دیکە ئەو هەواڵە ناڕاستانە بڵاو نەکەنەوە، هاوکات هەوڵی جددیش بدرێت بۆ داخستنی ئەو پەیج و ماڵپەڕانەی کە هەوڵی شێواندنی کۆمەڵگە دەدەن. هێمن کەمال، کورسات نیۆز، سلەیمانی.